گەرمیان لەم ماوەیەدا چالێکیەکانیان بە تایبەتی پۆلیسی دارستان فراوانتر و زۆرتر و زیاتر بووە. وەکو خۆتان باستان کرد ژینگە و سروشتی کێوی و دەشتایەکان بە ئاژەڵە کێوی و هەروەها باڵندە کێوەکانەوە جوانە کە سریوە و دەنگی ئەو ئاژەڵ و جۆرە باڵندانە کە لە دەشتا ئەبیت ڕۆحێکی ئەفسوناوێت پێدەبەخشێت. من بۆ قسەکردن لەسەر پاراستنی ئەو ئاژەڵە کێویانە و باڵندەکان بەڕێوەبەری پۆلیسی دارستانی کفریم لایە عەقید قازی نەجم. سڵاو لەبێت. سڵاو لە جەنابتان، بەیانیتان باش. دەمەوێت سەرەتا پرسیارەوە بکەم لە چی کاتێکە دەستپێکردنی وەرزی زاوزێ و بێچوو ئەمانەیە و ئەرکی ئێوە زیاتر قورسەکات بۆ پاراستنی هەم ئاژەڵە کێویەکان هەم باڵندەکان؟ ئێمە لە 15 چوارۆ تاکو بچێتە مانگی 9 ئەرکەکانمان زۆر قورسە لەبەر ئەوەی لەم وەرزەدا هەموو جۆرە ڕاوی قەدەغەیە، چی ڕاوی باڵندە، چی ڕاوی ماسی، چی ڕاوی ئاسکە کێوەکان. سنووری ناوچەکەی ئێوە کفری لە چی ئاسێکتایە و چۆن ئەتوانن کۆنتڕۆڵی سنوورەکەتان بکەن لە پاراستنی ئاژەڵە کێوەکان؟ دیارە سنووری کفری بەشەکەی ئێمە لە 4 بنکە پێک دێت. سنوورێکی زۆرمانەیە. سنوورەکەی ئێمە بەدەر لەوەی لەگەڵ جەیشی عێراقا لەگەڵ حەشدی شەعبیە سنوورەکانمان لە یەکۆ نزیگە و چەند ناوچەیەکیشی ئەو ناوچە نەهێزی پێشمەرگەی تایەنە، جەیشی عێراقی تایە زۆر جار گومانەکەین داعشی لێبێ سەرڕای ئەو بۆشایە ئەمنیە مەفرەزەکانمان بەردەوامە لە کار و چالاکیەکان خۆیان. هەماهەنگی و هاوکاری خەڵک لەگەڵ تیمەکانتان لەگەڵ کارمەندەکانتان بۆ پاراستنی ئاژەڵەکان لە ڕاوچەکان چۆنە و لە چی ئاسێکتایە؟ سوپاس. ئێمە زۆر جار کۆبوونەکانمان دەخەینە دیەکان، دیارە هاوکارێکی باشمانەیە. بۆ نمونە ساڵانە لە ئەمساڵدا لە کاتی دروێنەی بڵێن گەرم و جۆ ئەوانە زۆر لەو هاوڵاتیانە بێچوو ئاسکێ بەردە ڕاستەکەیان نەکەوێ یان نەخۆشە تیمەکان ئێمە ئاگدارەکەن و سوپاسیانەکەین. باشە. جگە لە سەرچاوەکانتان کە خەڵک بەشە و بەڕۆژ هاوکارتانە چی ڕێگاری تر هەیە ئەیگرینە بەر بۆ پاراستنی سنووری ناوچەکانتان لە ڕاوچی؟ ئێمە زۆر جار جەنابتان ئاگادارن سنووری بەشی کفری سنوورێکی زۆر سەختە. دیارە ئەو شوێنانەی کە ماتۆر سکیلەکانیان ئۆتۆمبیلەکانمان پێناگەن درۆنمانێ و بەکاری تێنی. چی وەرزێک یاخۆ چی جۆرە ڕێکارێک یاسایی هەیە کە ڕێگە بە هەندێک ڕاو بدات؟ ئێمە ئێستا هەموو ڕاوێک قەدەغەیە. دیارە ئێمە بە یاسا ڕێکخراوە ڕاوی ماسیمانەیە. ڕاوی ماسی تەنها ئەو کاتەی کە قەدەغەکە لەسەری هەڵەگیرێ تەنها بە تۆر ڕاو دەکرێت. لە دوای ئەوە ڕاوی سوێسکەمانەیە. ڕاوی سوێسکە شەویش هەمان شت بە یاسا ڕێکخراوە و بە بڵێن ئەوش تەنها بە قەفەس ڕاوەکرێت. ڕاوێترمانەیە ڕاوی تانجی پێ ئەڵێن، ئەوش لە کات و ساتی خۆیان بۆ ماوەی دوومانیەگە چونکە ئەم کاتانەی کە دیاری کراوە بە یاسا ڕێکخراوە ئەو باڵندە و ئاژەڵانە بێتوشتەکانیان گەورە ئەبن. ئەمێ ئەو بپرسم ئەو کەسانی کە ڕاوچین زۆر جار ڕێی جۆرا و جۆر بەکاردێنن تاکو و نەکەونە داوی مەفرەزەکانتانەوە. ئێوە جگە لەوەی کە ڕاوچەکان بە دەست بێچویان پێ بێت یان هەرچ باڵندەیەکیان پێ ڕاوێکرد بێت ڕێگای تر هەیە بتوانن ئەو کەسانە تاوانەکانیان بەسەرا ساخکەنەوە بیاندەن بە دادگا؟ بەڵێ ئێمە تیمێکمانەیە. ئەو تیمە تەنها و تەنها چاودێری تۆڕە کۆمەڵایەتیەکانەکە. بۆ نمونە هەندێک جار وێنەیەک لە تۆڕی فەیسبوک و لەوانە دا ئەبەزێ یەکسەر ئێمە ئەو وێنەیە ڕاکێشین و ڕوبەڕووی دادگایەکەی بوو. کەس هەبووە لە ناو موبایللا وێنەی هەبێت کاتی ڕاوکردن و توانی بتیان دەستگیری بکەن و دادگایی بکرێت سزای خۆی وەربگرێت؟ بە تەئکید ئێمە لەو کەسانە ئەمڕۆ وای لێ هاتووە پێشتر خەڵک بە ئۆتۆمبیل ڕاوی دەکرد چونکە بە هۆکاری ئەوەی کە مەفرەزەکان سەیتەرەیە باشیان کرد و زەختی زۆر لەسەر ڕاوچێکان دروست بووە. ڕاوەکە زیاتر ئێستا بە ماتۆر سکی لەکرێ. بەڵێ لەوانەی کە جەنابەت پرسیارەکەت کرد چەندین کەس چەندین ئەوراقمان لایە بەڵێ حکمیان خواردووە لەسەر ئەوەی کە وێنەی ئاسکێک یان پۆڕێک یان سوێسکەیەک لە موبایلەکەیە بۆ بە کوژراوی یان بە ساغی. ئەمەوێت پرسیاری ئەوەش بکەم ڕاوە ماسی چی کات
کاتەکەی دیاری کراوە کە قەدەغەیەوە کەی ڕێگە پێدراوە لە بەرەوەی سەرچاوی بژێوی ژیانی زۆر خەڵکشی لەسرە ئەمە لە لایەکی دیکەشەوە ڕاوی ئاژەڵە دڕندەکانیش ئەوەیان تا چەند ڕێگە پێدراوە یان قەدەغەیە. ئێمە ڕاوی ماسیمانەیە ڕاوی ماسی 23 قەدەغە دەکرێت لە 26 دەکرێتەوە تەنها و تەنها ئەوە بە تۆڕ ئەکرێت یان بە قولاب مادەی تەقەمەنی و کارەبای ئەوانەگە خۆی بۆ خۆی ئەوە هەر قەدەغەیە ڕاوێترمانی ڕاوی کەروێشکی پێڵێن ڕاوی کەروێش یەکی دە بۆ یەکی دووە ڕاوی سیۆسکەمانە یەکی 6 بۆ یەکی حەوت لەبەرەوەی ئەمانەی کە ڕێک خراوە بێچۆکانیان گەورە ئەبن ئەوە یاسا خۆی ڕێکی خستووە بەش پابەندین بە یاساوە. ئاژەڵە دڕندەکان ئایا ئەوە تا چەند هەمان شێوەی ئاژەڵی شێوێ کە لە سروشتا جوانن دڕندەکانیش قەدەغەیە؟ بەتەکید گەرمیان جۆرەها ئاژەڵی دڕندەی تایە بۆ نمونە ئێمە بەرازمانێ بەراز زۆر جار بۆ تێکدانی مەرەزە و هەندێوەزەوانە خاوەنە و کێڵگانە ئەتوانن بێنە لای ئێمەش بە نووسرا و ئاراستەی بەڕێوبەرایەتیان دەکەین و ئەو کاتە ئیشێکی بۆ ئەدۆزینەوە کە زەرمەند نەبێت. دوا داواکاری یاخود دوا پرسیارم و داواکاریت لە خەڵک چییە؟ هاوکاری زیاترتان بن بۆ ئەوەی بتوانین سروشتە جوانەکەی کوردستان و بە تایبەتی گەرمیان لەم وەرزشدا لە بێچ و ئاسکەکان لە دەستی ڕاوچەکان بپارێزین. سپاس بۆ جەنابتان من تەنها داواکاریم ئەوەیە چۆن لە پێشووترە هاوکارمان بوونە ئێستاش هاوکارمان بن و من حەزەکەم لە ڕێگەی کەناڵەکەی بەڕێستانەوە لێرەوە سوپاسی قایمقامی قەزای کفری بکەم کە مادی و معنەوی هاوکارمانە لەگەڵ برادەرانی نەحیەی نەوجول سەرقەڵا کۆکس ئاوەسپی بەڵام لێرێشۆ داوایەکەم ئەوەیە ئەو بڕە بەنزینەی کە بۆ ئۆتۆمبیلەکان ئێمە سەرفەکرێت زیادیکەن و ئۆتۆمبیلەکانمان تقریبا شێوەیەکی کۆنی پێوە دیارەوە ئۆتۆمبیلەمان بۆ بگۆڕن لەبەرەوەی باشتر ئەرکەکان جێبەجێ بکەین.